حەسەن ڕۆحانی سەرۆکۆمەری ئێران بە سەردانێکی سێ ڕۆژی گەیشتە عێراق. ئەم دیدارە لە بارودۆخێکی هەستیاردا ئەنجام دەدرێت لەلایەک لا چوارچێوی گەمارۆکانی سەرکۆماری ئیسلامی ئێران لەلایەن ئیدارەی دۆناڵد ترامپەوە و گشار خراوەتە سەر عێراق بۆ ئەوەی پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ ئێراندا بهێنێتە نزمترین ئاست. لەلایەکی تریش ئێران دەیەوێت با ویلایەتە یەکگرتووەکانی نیشان بدات ئەستەمە ئەو وڵاتە بتوانێت هەژمونی ئێران لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا کەم بکاتەوە بە تایبەتی لەسەر عێراق. بەمەش ڕۆحانی نامەیەک ڕاستی ترامپ دەکات کە گەمارۆکەی لەسەر ئێران لە دەروازەی عێراقەوە مەحاڵ و نەزۆکە. پەیوەندیەکانی ئێران و عێراق زۆر لەوە بەهێزترە کە ئەمریکا بتوانێت کۆنتڕۆڵی بکات. پەیوەندی مەزهەبی پێکاتەی شیعەی هەردوو وڵات و هەبوونی مەزارەکانی نەجەف و کەربەلا و کازمیە و سامەڕا و سەردانی ساڵانەی ملیۆنان گەشتیاری ئاینی مەحاڵە سنووری بۆ دامرێت کە لەگەڵ خۆیدا ملیارەها دۆلار کاڵاو شمەکیشی لەگەڵدا ئاڵوگۆڕ دەکرێت. پەیوەندی سیاسی هێزە ئۆپۆزیسیۆنە شیعە و کوردەکان لەگەڵ ئێران لە کاتی ڕژێمی سەدام شەڕی 8 ساڵەدا و دواتر چوونە دەسەڵاتیان لە عێراق پەیوەندیەکانی نێوان ئێران و عێراقی بردە ئاستێکی استراتیژیەوە کە سعود ئەلفەیسەڵی وەزیری دەرەوەی پێشووی عەرەبستانی سعودی لا لێدوانێکدا ڕایگەیاندبوو ئەمریکا باڕوخاندنی ڕژێمی سەدام عێراقی لەسەر سینەیەکی زێر پێشکەشی ئێران کرد. ئەمریکا داوای لە عێراق کردووە کە بە پشتبەستنی باوزەی کارەبا و نەوت و گازی سروشتی ئێران کەم بکاتەوە بۆ نزیمترین ئاست. بەڵام عێراق بە نەبوونی ئەڵتەرناتیڤی گونجاو لەم قۆناغەدا ناتوانێت ئەم کارە بکات. هەروەکو محەممەد جەواد زەریف ئاماژەی پێدا سەردانی سەرۆک ڕۆحانی و شاندی یاوەری بۆ لای مەرجعەتی شیعە لە نەجەف و کەربەلا نامەیەکی ترە بۆ ئەمریکا کە پەیوەندیە مەزهەبیەکان لە نێوان عێراق و ئێراندا کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر پەیوەندیە سیاسیەکان و پەرەپێدانیان. هادی عامری سەرۆکی فراکسیۆنی فەتح لە پەرلەمانی عێراق کە پێشتری فەرماندەی گشتی حەشدی شەعبی بوو بەرامبەر بە داخوازی ویلایەتە یەکگرتووەکان بۆ دابەزاندنی ئاستی پەیوەندیە سیاسی و ئابوووریەکان لەگەڵ ئێراندا ڕایگەیاند. چیتر نابێت ڕێگە بە هەبوونی بنکە سەربازیەکانی ئەمریکا و تورکیا بدرێت لە ناو خاکی عێراقدا. ئەمەش نامێکی لایەنگرانی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی کە هەندێجار حەشدی شەعبی بە ڕێکخراوێکی تیرۆریستی ناو دەبن کە بەرنامەی کۆماری ئیسلامی لە عێراق و ناوچەکەدا جێبەجێ دەکەن. شاندی باڵای کۆماری ئیسلامی ئێران با دیداری تایبەت و بەرفراوانیان لەگەڵ هێز و لایەنە سیاسی و مەزهەبیەکانی عێراقدا دەیانەوێت ئەو نیگەرانیانە بڕاوێننەوە کە ماوەیەک لەمەوبەر لە چوارچێوی خۆپیشاندانەکانی باشووری عێراق بەگشتی و پارێزگای بەسڕە بەتایبەتی دروست بووبوون کە لە بەشێکیدا داوای کەمکردنەوەی هەژمونی ئێرانیان دەکرد و ویلایەتە یەکگرتووەکانیش ئەوەی بە هەل دەزانی بۆ زیاتر گوشارخستنە سەر حکوومەتی عێراقی بۆ دوورکەوتنەوە لە کۆماری ئیسلامی ئێران. چاودێران بڕوایان وایە لەم سەردانەدا بۆ جارێکی تر لە چوارچێوی ڕێکەوتنامەی 1975 جەزائیر و پرۆتۆکۆڵە پاشکۆکانیاندا لەبارەی سنوور و سەرچاوە ئابوووریەکان و کێڵگەنەوتیە هاوبەشەکان هەردوو وڵات گفتوگۆی جدی بکەن بەتایبەتی کێڵگەی هاوبەشی دوورگەکانی مەجنون کە یەدەگێکی گەورەی نەوتی تێدا. هەروەها بەپێی بڕیاری نەتەوە یەکگرتووەکان تا ئێستاش ئێران داوای ئەو بڕەقەرەبۆی جەنگی 8 ساڵە دەکات کە خراوەتە سەر عێراق و هێشتا زۆری ماوە تەواو ببێت.